سڵاو کاکتیا شەوتان باش سڵاو بۆ بینەران و بۆ جەنابیشت ئەمە دەنگ دێتەوە لای من لەگەر هاوکارم بن چاوکرێ ینی بە کورتەکەی ئەمە هاوپەیمانیش گرنگە لەبەرەوەی یەکەم جارە لایەنە عێراقیەکان یان بە کورد و عەرەب یان بە شیعە و سونە چونکە لەبیر نەچێ ئەم هاوپەیمانیت هەم هاوپەیمانیتی کورد و عەرەبە هەم هاوپەیمانیتی شیعە و سونەشە چونکە بە حکومەتی کە کورد هەم نەتەوە کوردە هەمیش وەکو مەزهەب سونەیە بۆیە دەتوانین بڵێ هاوپەیمانیتیش گرنگە لەبەر ئەوەی لەسەر بوارێک یان لەسەر بابەتێک ئیتفاق دەکرێت کە دەتوانین بڵێ خواستی شەقامی عێراقیە و خواستی زۆربەی لایەنەکانی ناڕازیە کە ئێستا لە عێراقن داوا دەکەن کە ئەبێ لە عێراق دوو بلۆکە بێ بلۆکێک حکمڕانی بکە بە بلۆکێک معارەزە بێ لە ماوەی 18 ساڵی ڕابردوویان توانین بڵێن دوای 2023 بە تایبەتی ئەو دۆخێکە لە عێراق دۆ هەمیشە دوای هەڵبژاردن هەموو لایەنەکان بەشداریان کردەوە کەمترین دەرفەتە بووە بۆی کە هێزێکی ئۆپۆزیسیۆن هەبی تەنها لەسەر ئاسی شخص ئۆپۆزیسیۆن هەبووە چ ئەوەی کە فایق شێخعەلی بووە یاخود ئەوەی کە چەپەکان بووینە لەناو پەرلەمانی عێراقیان ئەگەر پەرلەمانتارێکی شیعە لە لایەنەکەی ناڕازی بێ لەسەر ئەوەی لەگەڵ ئەوەی لەگەر هەرێم ئیتفاقی کردی یعنی معارەزەیەکی ناکۆک بووە معارەزەیەکی ناڕێکخراو بووە ئێستا ئێمە پێش ئەوەی محکەمەی فیدرالی یان پێش ئەوەی محکەمەی فیدرالی مصادقە لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان کە دوو هێزی ئەساسی لەگەڵ کۆمەڵێک پەرلەمانتاری سەربەخۆ دەست پێشخەری دەکەن هاوپەیمانەتێک دروست دەکەن لە دەرەوەی هاوپەیمانەتی هێزە تەقلیدیەکان کە بەتایبەتی پارتی یەکێتی و مەستەعلا و داعوە و بەتایبەتی ئەوانی کە ئێساش لەداخستون لە هێزی تازە و نوێنە باشە نزیکبوونا هاوپەیمانی عەزم و تەقەدومیش هەر لەم کاتەدا هەیە ینی ئەم جۆرە لە هاوپەیمانەتی پێش دروستبوونی حکوومەت ینی چۆن دەبینی؟ بێگومان ئێستا هەوڵەکەی بۆ یەخستنی نێوماڵی سونەکان و تورکیا بەجددی لەسەر مۆزوع لە خەتا و ئیشەکەیان لە پارتی دیموکراتی کوردستان و کاک مەسعود سپاردووە بۆیە من پێم وایە ئەم دەستپێشخەرینەوەی نوێ دەستپێشخەرێکی بوێرانەیە چونکە ئێمە لەمە دوا هیچ ئەو بابەتانەی کە باز دەکرێن مەرجعیەتی کورد و یەک ڕێزی دەنجی کورد و یەک تیمی و یەک بابەتی ئەو بابەتانە هەموو تێگەیشتن هەمووی کاسبیکردنە بۆ ئەوەی کە زۆرترین پارە و دەستکرد و سامان بۆ حیزبێک بۆ گروپێک بۆ لایەنێک دەستە بەرکە ئەگەنا پیسی لە بەرژەوەندی خەڵک نییە بۆیە ئێستا هەنگاوەکە بۆ ئاراستەی دەڕوات چێ معارەزەیە ولا چێ دەسەڵاتە و ئەوە سید مقتەدا سەدر کە پشتیوانی دەکات ئەغلەبیەی وەتەنیان زۆرینەی نیشتیمانی و کەمینەیەکە لە پەرلەمانی عێراق معارەزە بێ ئێستا بۆیە هەوڵەکەیە کە سونەکان یەک بخێنەوە زۆر باشە ڕێزەکانیان یەک بخەنەوە بەتایبەتی عەزم و تەقەدوم کەیە هەوڵەکەیە کە ئیتفاقیان کرێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ئیعلامی پارتی دیموکراتی کوردستان باسی و ئیتفاق ناکە بەڵام ئەو ئیتفاقە پەرلەمانتارەکانی عەزم و تەقەدوم بە ئاشکرا باز دەکەن کە هەردوو لایەن خەمیس خەنجەر و محەممەد حەلبوسی بە چاودێری کاک مەسعود ئیتفاقیان کردووە کە بە یەک تیم بەشداری حکوومەتی عێراقی بکەن و بە یەک تیم داواکاریەکانیان لەگەڵ پارتی پێشکەشی لایەنە شیعیەکان بکەن و چاوەڕێ دەکەم زانین چی دەبێتە زۆرینە لە عێراق بەتایبەت لە ئیتاری تەنسیقی و لە ئەو تیاری سەدریکە شیعی گەورەنە باشە ئەوەی کە لە نێو ئەم هاوپەیمانەتیە ئامانجەکەی بریتیە لەوەی کە ئامانجی گەل تەواوی خۆپشاندەران لە هەرێم ناوەڕاست باشووری عێراق بەگشتی دێمە سەر ئەوان ئامانجەکانی تریان بەڵام بەگشتی ئەمە یەکێکە لە ئامانجەکانی پێت وایە کە خاڵێکی باشیان هەڵبژاردووە وە کاوبەشیەک لەو ناڕەزایەتیانی کە لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی پێشوو لە عێراق کە بۆ هۆی کەوتنی حکوومەتەکە عادل عەبدولمادی لە هەرێمی کوردستانیش تا ئەم ماوەی ڕابردوو و خۆپشاندان و ناڕەزایەتی هەبووە. بەڵێ کاکتی ئەمە زۆر گرنگە لەبەر ئەوەی هەوڵێکی زۆر جدی هەیە پارتی یەکێتی بیانوێ ئەو ناڕەزایەتی خۆپشاندانەی لە هەرێمی کوردستان هەیە جیاکەنەوە لە بەشەکەی عێراق بۆیە ئەگەر تەماشا بکەی پشتیوانی خۆپشاندارەکانی عێراق دەکەن لە ئیعلام بۆ لە دەستگا خێرخوازەکانیان پارە دەبن بۆ نمونە یارمەتی بریندارەکان دەکەن پەرلەمانتارەکان یان وەزیرەکانیان بەردەوام وا خۆیان پیشان دەکە لەگەڵ تشرینن لەگەڵ ناڕەزایەتی خۆپشاندرانی عێراقن بەڵام کاتێک ئەو وەکو ئەڵێ پریشتی خۆپشاندانەکان دەگات هەرێمی کوردستان نەستۆپێک دەکەن و ئەڵەن کاکە نە ئەمە جیاوازە ئەمە تێکدانی دەستەکە ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە دەستێکی دەرەکی ئەمە دەستی لایەنەکانی حەزی شەعبی ینی هەمان ئەو تۆمەتانەی گروپە چەکدارەکە شیعیەکان بەرامبەر خۆپشاندرانی عراقی لە ناسریە و لە بەغدا و لە بەسڕا و لە پارێزگەکان دیکەی عراق ئاراسی خۆپشاندران دەکەن ئێمە لە هەرێمی کوردستان بینیمان هەمیشە ئەوتۆمەتە ئاراسی خۆپشاندران دەکەن بەڵام ئێستا دوو هێز کە تەمسیلی ڕەوتی ناڕەزایەتی خەڵک دەکەن ئیتفاقێک دەکەن و ژمارەکەیان ژمارەکەی وەکوڵێ ئەو بربەستە یاساییە هێدە پڕێنێ چونکە ئێستا لەمە 25 کورسی زیاتریان هەیە دەتوانن
لێپرسینەوە لە هەر وەزیرێک بکەن داوای هەر قانونێک بەرزکەنەوە بۆ دەستەی سەرۆکایەتی داوای هەر بەرپرسێک بکەن بانجی کەن بۆ لێپرسینەوە یعنی جەوەشی جیاواز دروست دەبێت لەم خولەی پەرلەمان ئاسان نابێت بۆ حکوومەت و ئاسان نابێت بۆ ئەو هێز و لایەنەی حکوومەت دروست دەکەن چونکە پێم وایە معارەزەیەشی تا ڕادەیەشی بەهێز دەبێت لەناو قوبەی پەرلەمان. زۆر باشە بابەتەکانی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستان لە نێو هاوپەیمانەتێکە جێکراوەتەوە و هەمووان کۆکن لەسەرەوەی کە داکۆکی لێ بکەن بەرچی بودجا کێشەی پێشمەرگا کێشەی مادەی 140 هەموو کێشانەی کە لە ڕابردوو هەرێمی کوردستان لەگەڵ عێراق هەیبووە ئەمە چۆن دەبینی؟ کاکتیا تێڕوانینەکان لەگە تێڕوانینی پارتیەکێتی جیاوازە معارەزە بۆی لەسەر مۆزوعەکە چونکە ئەگەر پێت وابێ ئەوان پارە بنێرن بۆ قەرەبووکردنەوەی زیان یان بۆ ئەوانەی کە بۆ لە کەرکوونیشە جێبوون بستنە پارێزگاکانی دیکەی خۆیان یان ئەوانەی کوردەکان بگەڕێنەوە یان مەسەلەی بودجەی پێشمەرگە پارە تەسمیلی پێشمەرگە بکەن یان ڕادەستی پێشمەرگە یا ڕادەستی پارتیەکێتی بکەن هاوپەیمانەتی جیاوازە لەگەڵ هاوپەیمانەتەکانی تریان لەگەڵ ئەدای ئەجندای پێشووی لە تێڕوانین بۆ دقە دەستوریە زۆر باشە پارتیەکێتی پێیان وایە پارە بدرێتەوەن بە ناوی قەرەبووی مادەی 140 ئەوانە بەسەر ئەندام و لایەنگرانی خۆیان دابەش بکەن کابرا لە هەولێر سلێمانی لێپارداتەوە نەچێتەوە کەرکوو یان بەعکسەوە ڕێز عەشیرەتە عەرەبەکان بۆی دەنگەکانیان کەسب بکەن و پارەی قەرەبوویان بدەنێن بڵێن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان نەگەڕێنەوە لە کەرکوو بمێنێنەوە و بۆ دۆخی کەرکوو وەک خۆی بمێنێتەوە ئەمە تێڕوانینی پارتیەکێتی بۆ مادەی 140 بەڵام ئەگەر لە ئەسڵی واقع تەماشا مادەی 140 کەی بریتێ لەوەی لە تەطبیع و یعنی بۆ نمونە وەکو ئاساییکردنەوەی دۆخەکە و سەژمێری و ڕاپرسیە ئەم سێ بابەتە لە لای پارتیەکێتی جیاوازە ڕاستە لە ئیعلام باز دەکەن بەڵام لە ئەرزی واقع نا پێویستیان بە ڕێز عەشیرەتە عەرەبەکان هەیە پێویستیان بۆ تورکمانە هاوردانە هەیە بۆی کە بمێنێنەوە هەر بۆ پێشمەرگەش ئەوان پێیان وایە ئەبێ پێشمەرگای وەزارەتی پێشمەرگە هەبێ موچەکەی وەکو موچەی هێزی سوپای عراقی و حەشدی شعبی و دژەتیرۆری عراقی بەڵام ئەوان پارەی خۆیان سەرف بکەن لەسەر پێشمەرگە بەڵام ئەو تێڕوانینەی معارەزەوانیە ئەڵێ ئەبێ ژمارەی دیاریکراوی حەشدی شعبی هەبی و ژمارەی دیاریکراوی هێزی پێشمەرگە هەبێ چەند هێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستان هەیە چەندمان پێویستە و چەند حەشدی شعبیمان پێویستە ئێستا ژمارەیەکی زۆری بندیوار لە حەشدی شعبی هەیە ژمارەیەکی زۆری بندیوار لە ناو هێزی پێشمەرگەیە پێویستی ئەو دوو دامەزراوە سەربازی عراقیە کە قوربانیان دایە کە لەناو عراق خوێنیان بەخشی هەم پێشمەرگە هەم حەشدی شعبی ئەبێ ڕێک بخرێنەوە نابێ دەوڵەت لەناو دەوڵەت دروست بێ بۆیە هەم ئینتیداد هەم نەوەی نوێ لەسەر ئەو مۆزوعە زۆر جیاوازن لەگە پارتیەکێتی باشە تۆ هاوپەیمانەتێکە بانگاوێکی بوێرانە ناوبێ بۆچی کاکە تۆ 2005 لە بیر چوو کاکە یەکگرتووی ئیسلامی بەتێنە بەشداری هەڵبژاردننی کرد 23 بارەگەیان سوپاندن 4 کەسیان شەهید کردن یان ئێستا هێزێک چاوەڕێی پارتیەکێتی ناکرد چاوەڕێی ئەو بەناو مەرجعیەتەی کە کورد لە ئیعلام دروستیان کردی و پارتیەکێتی بەری پێدرن هێزێک بە بوێرانە دەچێت لە بەغداوە بەو پەڕی ئاشکراییەوە لە بەردەم میدیاکان هاوپەیمانێتێک ئیمزا دەکا لەگەڵ لایەنەشی عراقی و جێ ناداتە بۆی کەمە زۆر گرنگە تۆ جێ نەدەیە قسەی لایەنەکانی بەرامبەر کە پێ دەڵێن خائینەکە ئەڵێن خۆفرۆش ئەڵێن جاش هەرچی دەڵێن با بڵێن مهم ئەوەیە تۆ کارێک کە قەنەعاتت پێ وایە ئەمە لە بەرژەوەندی هەموو عراقیەکانە لەمە دوا ڕێگری بکەین لەو تاجیرە سیاسی و مەذهبی و قومیانە هەم ئەوانەی بەناوی شیعە تیجارەت بە قەزیە شیعە دەکەن و بە مەزلومیەتی شیعە دەکەن و پارێزگاکانی عراق هەمووی زبڵخانەیە هەم ئەم تاجیرە وەکو ئەڵێ قومیەتیانەی لای خۆمان کە بەناوی کوردایەتی و بەناوی ئەو بابەتەی ئەنفال و چمیا باران کە دەیانێت دەست بەسەر هەرێمی کوردستاندا بگرن و سەرۆت و سامانی هەرێمی کوردستان هەمووی بفرۆشن و چاوەڕێ بکەن لە بەغداش پارە و بودجەیان بۆ بێ تا بدەنە سەر خەڵک باشە بەڵام خەڵکانێکەیە کە ڕەخنە دەگرن دەڵێن دەبوو هاوپەیمانەتی لایەنە کوردەکانە بواە و نەوەی نوێژ بۆ نمونە لەگەڵ لایەنە کوردەکان بواە بۆ منە لەگەڵ چێ بکاتیا بەڵێ کاک محەممەد ئەڵێن لەگەڵ کامەلایەن بێ بۆ ینی بۆ نمونە لەگەڵ پارتیەکێتی بواە ببوورە من دەنگەکەمە باشی نەبوو کاتیا من لەگەڵ ڕێزم هەم بۆ جەنابەت هەم بۆ بینەرەکان لەسەر تەماشاکەیت تۆ دەکرێت لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتارەکان هاوار بکە برێ زمانی خەڵک دەبڕم و سواری ئەبم و بەم ئایفۆن و بە کەتەر و بەدام بۆ کەس لە پەرلەمانتاری معارەزەدان ڕێگە بە معارەزە نەدرە قسە بکە هەموو ڕۆژێ تەخوینیان بکەن و بارەگاکانیان دابخەن و قەناتەکانیان بسووتێنن دوای لە بەغدا داوای هاوپەیمانێتی داوای یەک ریزیم لێ بکرێ شتیوان نامەنتیقیە تۆ ئەبێنە ناوە خۆی کوردستان هەندێک بابەتی ئەساسیای هەیە ئێمە ڕێکەوتی لەسەر بکەین قانونی هەڵبژاردنە کۆمیسیۆنە دەستە سەربەخۆیەکانە ئەنجومەنی دادوەریە
مۆزوعی زیندانیانی بادینە مۆزوعی موچەقوتی بژێوی خەڵکە تۆ ئەگەر لە ناو خۆی کوردستان لەگەر ئەو مۆزوعانە لەگەڵ من ڕێک نەکەی من بۆ لەگەڵ بەغدا لەگەڵ ڕێکەوە بۆی کە بڵێم وڵا کاک فڵان و کاک فیساڵ یەک دەنگە و یەک کوتلێ و هەموو کوردەکان و هەموو هێز و لایەنە سیاسەکانی خڕکردیتەوە تا بچێت تیجارەت و مفاوەزات پێ بکە پۆستی سەرۆک کۆمار و وەزیر و وەرچیل و قیادەی دژە تیرۆر و فڵان و سەفیرم بۆ وەربری من بەکار بێنێ پۆست دواتر لە کوردستانیش ئەوها سوکایەتیم پێ بکە بۆیە لایەنە و پۆسیۆنەکان ئەبێت وەکوڵێ پند و ئامۆژگاری لە هێز و لایەنەکان دیکەوەگرن نابێ بە ناوی یەک ریزی درۆینەی کورد کە لە هەرێمی کوردستان چەند ساڵە پەرەی پێدەرێ لە بەغدا ئەڵێن با مەوزوعەکانی خۆمان نەبینە بەغدا لەناو خۆمان چارەسەری بکەین بەڵام با لە بەغدا یەک ریز بین بەچی یەک ریز بین کاکە تۆ لە هەولێر ڕێگە بە من نادی خۆ پیشاندان بکەیت لە سلێمانی دەمگری لە زیندانەکانم چالاگوانەکانم زیندانی دەکەی خەڵک سزا دەرێ بە 5 ساڵ و 6 ساڵ ناکرێت بۆیە ئەبێ لە کوردستان لەسەر کۆمەڵک بنەما ڕێککەوین و ئیتفاقی لەسەر بکەین و ئەبێ جێبەجێ بکەین سەقفی زەمەنیمان هەبی ئەو جەبچینە بەغدا ئەگەر ناکرێ ئەمە لە خۆمانەوە چارە نووسی خۆمان دێنە دەست پارتی چێتی وڵا برن بابچین لە بەغدای باشە بەڵام کاک محەممەد کاک محمود ئەوەی کە لە وێنەکەدا دیار نییە ڕۆڵی یەکێتیە هەست بەوەکەیت مەشغوڵە کاکە بە لادەزار و مۆزوعی بدابەشان مەشغوڵە ئەوەش خازیێکی زۆر کەم نییە یەکێتیە خەریکی مۆزوع لۆکاڵیانەیە زۆر باشە ئەوەی کە ڕایەکی تر هەیە کەڵێ کە ئەم جۆرە لاوپەیمانەتی بۆ منە کاریگەری نەبێ بۆ ئەوەی کە پارتی و عەزم و تەقەدوم نزیک دەبنەوە لە 7 کورسی ئەگەر هاوپەیمانەتی پێک بێنن ئەم جۆرە لاوپەیمانەتی ڕەنگە کاریگەری نەبێت تۆ ڕاتچیە کاکتیا ئەم 7 کورسی تەقەدوم و عەزم هیچ قیمەتی نییە بەقەدەر نۆ کورسەکەینەوەی نوێ هەموو کورسەکانی تەیاری سەدری بەقەدەر کورسەکانی کۆمەڵ و یەگرتو کە 5 کورسیە کاریگەری نیە تۆ ناوماڵی خۆت یەک نەخەی نەتوانی لەگە هێز و لایەنەکان اتفاق بکەیت نەتوانی لەسەر کۆمیسیۆنێک ڕێک بکەیت نەتوانی لەسەر قانونی هەڵبژاردن 4 بازنە دیاری بکەیت نەتوانی لەسەر هەندێک بابەتی ئەساسیاتی وەکو موچە و بژێوی خەڵک اتفاق بکەیت لەگە هێز و لایەنە معارەزەکان چۆن نەتوانی لەگەل مکەونی سونە هەوڵی هاوپەیمانی دروستکردن دێ بڕۆ 7 کورسی هەیە بەڵام خەڵک لێ دەپرسێ لە کاکە کوا هێزەکانی معارەزەی بۆ ناتوانێت قەنەعەت بە معارەزەی خۆت بینین تا لەگەڵ بینێ مەسەلەیەکی کوردی هەیە کە چەڵ تیمارکە لەبوو تیماری سەری خۆی دەکرد تۆ ناتوانانی تیماری دەردەکانی خۆت کرد لە هەرێمی کوردستان کۆمەڵێک مەلەفاتی گەورە لەسەر کەڵکە بووە ناتوانانی موچە بدەی موچە کە ئەمە 20 ڕۆژە 22 ڕۆژە خەریکن ناتوان موچەی هەموو خەڵکی کوردستان ئێستا تۆ ئەتوانی خەمیس خەنجەر و ئەحمەد جبوری و ئەبوو مازن و مشعان جبوری و محەممەد حەلبوسی و فڵان و فیساڵی یەک بکەی من پێم وایە قیمەتی نییە و هەم عارەبەکانیش و هەم شیعەکان بە هەردوو باڵەکەم شیع و سونە تێدەگەن ناوماڵی کورد چۆنەوە تێدەگەن چەند لایەنەکانی دەسەڵات لە ئاستی مزداقیەتان لەناو خەڵک چ بە ڕێژەی بایکۆت چ بەو دەنگانەی کە خۆیان باسی دەکەن کاگمەلا بەختار لە 700,000 دەنگمان کەم کردیا باشە چاوەڕێ دەکەی ئۆپۆزیسیۆن دەداتوی عێراق ڕۆڵی چۆن بێ چکەم ئەو پەیمانەتیە ڕایانگەن کە ئۆپۆزیسیۆن دەبن چۆن دەتوان فشارکەن چ لەسەر ئاستی حکوومەتی عێراقی چ لەسەر ئاستی هەرێم و ئۆپۆزیسیۆن دەتوانێت شەڕێکی جیاواز بکات لەگەڵ لایەنەکانی دەسەڵات ڕۆڵی جیاوازتری هەبێ کاکتیا من ئەمێ واقعانە قسە لەگەڵ بکەم لەو دقەیەوە کە ئێستا من و تۆ قسەی دەگەن لایەنەکان بە شیعە و سونە و کوردەوە هەوڵ دەدەن ئەو هاوپەیمانەتە پەر بکەن بەڵام ئەگەر ئەو هاوپەیمانەتە بەیانی هەڵبۆشێتەوە ئەمە ئامانجەکەی خۆی پێکایە یەکەم جارە هێزی کوردی و عەرەبی شیعە و سونە لە بەرەیەک یەک دەگرن لەسەر بابەتێک کە ئەیش بریتێ لە داکۆچکردن لە مافی خەڵک و هەوڵ دەدەن لیژنە ئەساسیەکانی وەکو لیژنە دارایی لیژنەی نەفت و غاز لیژنەی ئەمن و دیفاع لیژنەی ناوخۆ لیژنەی علاقات خارجی ئەو لیژنانە ئەبێ بەدەست معارەزە بی بۆیە پێم وایە ئامانجەکەی خۆی پێکایە و هەوڵ دەدەن پەرتیان کەن هەوڵ دەدەن لایەنەکان بکڕن و هەوڵ دەدەن دووبەرەچی و ناکۆچیان بخەنە ناوێ هەوڵ دەدەن هەر ئەمڕۆ کە من قسە لەگەڵ جەناب دەکەم ئەوڕۆ بەدایان پەیج و ئەکاون بەتایبەت لە تویتەر بەتایبەت ئەو عەرەبانەی کە ئەو بەناو چالاگوانەی کە لە هەولێر و سلێمانی پارە لە پارتیەکێتی دەگەن تعلیقیان لە هاوپەیمانەتێدایە پێیان ناخۆشە کە بەتایبەتی هێزێکی معارەزەی کوردستانی لەگەڵ ئیمتیداد ڕێککەوتنیان کردووە بۆیە هەوڵ دەدەن تانە و تەشەری لێ بدەن بەڵام پێم وایە قیمەتی نییە لەبەر ئەوەی هاوپەیمانەتەکە هەر هەنگاوەکەی هەنگاوەشی باشە بۆ پارتیەکێتی حەڵال بێ کاک
چیە کە پێم وایە ئەو قسەیە زۆر گرنگە. ساڵی 2007 وشێتی اتفاقی ڕوباعیان کرد لەگەڵ ئەنجومەنی باڵای ئیسلامی و حیزبی داعوا، هەم مالیکی هەم عادل عەبدولمەهدی بە نوێنەراتی سەید عەبدولعەزیز حەکیم ئیمزای لەسەر ڕێکەوتنە کرد مانجی ئاب. مانجی کۆتایی هەمان ساڵ ڕێکەوتنی سێ قۆڵیان کە لەگەڵ حیزبی ئیسلامی عێراق لە دوکان تارق هاشمی ئیمزای کرد بۆ وان حەڵاڵە ئیمزا بکەن و ڕێکەوتن بکەن لەگەڵ هێزی لایەنە شیعی عێراقیەکان لەسەر کۆمەڵێک ئالیەت لەسەر کۆمەڵێک بابەت کە ئەو وڵاتیان وێران کرد بۆ نەوەی نوێیان بۆ یەکگرتو بۆ کۆمەڵ ڕەوان نەبێت کە ئیتفاقی لەگەڵ هێزێک بکات کە پێی وایە ئەو هێزە لەوی نزیکە پێی وایە لە داخوازیەکانی شەقامی عێراقی بە هەم بە کوردستانی هەم بە عێراقی چونکە داخوازیەکان داخوازی یەکن، ئەوان داوای خزمەتگوزاری و ئازادی و نەهێشتنی میلیشا دەکەن. ئێمەش لە کوردستان داوای ئازادی و ئاوەدانی و موچە و نەهێشتنی چەک بەدەستی پاکی وێچێتی دەکەین کە بەناوی یەکەی هەفتا و هەشتا چەشیان بەدەستە و لە دەرەوەی دەوڵەت تحکم بە چەک دەکەن و هێز لایەنە سیاسەکان دەپارێت، یعنی پێ دەترسێن. چەند جارێک باسی یەکگرتو و کۆمەڵ ئیسلامیت کرد، ئەوان دەبێت چی بکەن لەم واقعی کە هەیە لە عێراق؟ واقعەکەی خۆیان ئەوان جایە، ئەوەندی ئەم بزانم قسەم لەگە برادران ئیمتیداد کردی، ئەوان ئیمتیداد بیتۆی لەسەروان هەیە، دەڵێ ئەوانە هێزی ئاینین. ئەوەش یەکن لە مشکلەکان فەقیرانە ئەوان ئەوەندە ناڕەحەتی و ناڕەزایەتیان زۆر بینیە بەدەستی حیزبە ئیسلامی شیعیەکان. ئێستا لە هەموو حیزبە ئیسلامیەکان دەترسێن بە سونە و بە کوردەوە، بۆیە ئەوان دیتۆیان هەیە لەسەریان. بەڵام من پێم وایە هەم یەکگرتو هەم کۆمەڵ توانن فراکسیۆنێکی پێنج کەسی باش دروست بکەن، هەمانجی بکەن لەگەڵنەوەی نوێ دەتوانن لە زۆر مەوزوع هەیە ڕەنگە نەتوانن بسنە هاوپەیمانەتی لە پێناو گەل یان لە پێناو خەڵک، بەڵام دەتوانن هاوپەیمانەتیشی ئیسلامی کوردستانی بەهێز دروستکەن، هەمانجیان هەبێ هەم لەگەڵنەوەی نوێ هەم لەگەڵ ئیمتیداد هەم لەگەڵ تشرینەکان، ئەبێ خیتابیان یەک بکەن، چونکە بە 4 کەس و بە 5 کەس و بەوە ئیشەکە ناکرێت. تۆ لە 135 کەس لە 125 کەس زۆر زەحمەتە ئیش بکەیت. ئەمن پێم وایە ئەوانیش خیتابیان یەک دەخەنەوە، بەڵام چاوەڕێی محکەمەی اتحادی دەکەن، ڕەنگە بۆ هەرێمی کوردستانیش ئەم بابەتە بتوانێت هێز و لایەنە ناڕازەیەکان یەکتر نزیک باتەوە و چونکە کوتلەی بایکۆت کاک چیا گەورەیە، کوتلەی بایکۆت یعنی گەورەترین کوتلە لە عێراق و لە هەرێمی کوردستان 169 کوتلەی بایکۆتە. چۆن قەنەعات بەو خەڵکەی بینین بێنە سەر سندوقی هەڵبژاردن و دەنگ بدەن. ئەوەی ئەوڕۆ ئێمە بینیمان، من لە تویتەر ئەوڕۆ زۆر متابعەم کرد، خەڵکش زۆر داوایان لەکرد دەنگ و خۆزگە زۆرترین خەڵک بەشداری بکردبایە بۆیە بمانتوانی بایە کوتلەشی 100 کەسی دروستکەین لە پەرلەمانی عێراق بێتە ڕقەمەشی قورس، بتوانێت سەرۆکوەزیران ئیستیقالە پێ بکە، بتوانێت وەزیرێک لابا، بتوانێت مەشروعێک ڕابوەستێنێ، بتوانێت مەلەفەشی فەزاد بجوولێنێ. بەڵێ مەحموود یاسین کوردی ڕۆژنامەنووس لە لەندەن لە بەریتانیا لەگەڵم بوو. سپاس بۆ بەشداریت.